لە پاش نمایشکردن و پێشبڕکێی هەڵفڕینی باڵندەی کۆتری زاجل لە سنووری گەرمیان ژمارەیەک لە خاوەنی ئەو کۆترانە مەراسیمی بەخشینی خەڵات و ڕێزلێنانیان بۆ براوەی ئەم پێشبڕکێیە ڕێخست. ئەمەش دوای ئەوە دێت کە بۆ ماوەی 5 مانگە ئەم پێشبڕکێیە بەردەوامی هەبووە باڵفڕینی زیاتر لە 500 کۆتری زاجل لە ناوەڕاست و باشووری عێراق و گەڕانەوەیان بۆ سنووری گەرمیان. ئێمە لە ئیمساڵ لە مانگی 11 تەدریج دەستمان پێ کرد پێشبڕکەی زاجل بەردان هەتا فاو ئەمەیان یەکەمە بە یەکەم تەسجیلم کردێ لە سەعاتە ئەو دوانەیشیان بە دوای ئەوە لە سەعات 6 و 20 دقە بەردریان لە 3 و 2 دقە من کۆترم گەی هیچ جیازێکی نییە بەس ئەمە پێش ناوی زاجل ئێرانیمان هەیە ئەنواع کۆترمان هەیە بەس ئەمەیان مەلیکی کۆترەکانە وەڵی هەیە بە 40 دەفتەر بەس ئەوە ناگەێتە ئێمە هەیە بە 10 دەفتەر هەیە بە ئەنواع و ئەشکال سعر هەیە ئیتر تۆ ئەگەر بتەوێ هی دەرەجەیەک بسێنیە هیوا هەیە ئەچێ لە بەلجیگا خۆی خصوصیەکی بۆ بەلجیگای تێرێ. دەستپێکی ئەم پێشبڕکێیە بە ڕیزبەندی بووە بە جۆرێک لە 8 شار و شارۆچکەی ناوەڕاست و باشووری عێراقەوە بە هەڵدانی کۆتری زاجل دەستی پێ کردووە و دوای چەند کاتژمێرێک ئەو کۆترانە گەڕاونەتەوە بۆ لای خاوەنەکانیان لە سنووری گەرمیان بەڵام ژمارەیەکی زۆری ئەو کۆترانە بەهۆی ڕاوکردن و پەککەوتنیان نەیانتوانیوە بگەنە دەستی خاوەنەکانیان. هەستی باقمان کرد لە مندەلیوە دەستمان پێ کرد حتا فاو دوام بەردامان بەدرە جەسان و سێم و کووت دوای شێخ سەعەد عەلی الغەربی عمارە بەسرە دوای بەسرە فاو هات ئاخر بەردامان فاو بوو کۆترەکان کەمی عەزیەتیان ئەیاندالی وە تاپڕ ئەیاندالی بەس ئەوە بوو لەبەرەوە بڕێ کۆترمان هاتووە بە برینداری هاتووە. میوانان و بەشداربووانی ئەم مەراسیمە نیگەرانن لەوەی حکوومەتی هەرێم نەیتوانیوە کاراسانیان بۆ بکات لە ڕووی مۆڵەت وەرگرتن و هاوکاریکردنیان بۆ ئەوەی تووشی گرفت و ئاستەنگی نەبن لەم جۆرە نمایشانەدا. ئیجازەمان بدەنێ ئیجازە و مۆهڵەت لە یانەکە و لە هەموو شتێکە یعنی با بڵێن بۆ ڕێگا ئەستا من کۆترم نارد ڕۆژێکی بۆ مەندلی نیان هێشت کۆتر بچێتە مەندلی مەمنوع بوو. لە سەیتەرەکەم قبوڵیان نەکرد لەگەڵ ئەمەش هیوایەتەکە دەعمکەن لە ڕێگای ئیعلام و ڕیگلام و شتانش با خەڵق بیزانێ بزانێ زاجل چییە. هەوادارانی ئەم جۆرە باڵندەیە بە جۆرێک باس لەم کۆترە دەکەن کە لە توانایدایە متمانەی تەواوی پێ ببەخشرێت وەک ناردنی نامە و هەر ڕاستپاردەیەک کە لە سەردەمی کۆندا بەکاریان هێناون. ئەم باڵندە لە کۆی تۆ بەردریاوە دوای چەندها ساڵ بەچکەی لێگردە خاوەنەکەی بۆ چک و سەفاکیە 4000 کیلۆمەترە بە 11 ڕۆژ ئەم حیوانە گەیشتەوە بۆ خاوەنی خۆی. ئەم باڵندە یعنی لە زمانی پێغەمبەر ئادەم درودی خوای لێبێت نامەبەر بووە نامەیان پێهێنا نامەیان پێبرد تا ئەگەێتە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ئیشیان پێی کردە. کۆتری زاجل بە وتەی شارەزایان لە بواری ئەم باڵندەیە پێیان وایە لە توانایدایە بڕی 4000 کیلۆمتر ببڕێ لەگەڵ ئەوەشدا گرنگی لەوەدایە لە وڵاتێکی دیکەشەوە هەڵ بدرێت توانا و هزری ئەوەی تێدایە بگەڕێتەوە بۆ لای خاوەنەکەی خۆی بە بڕینی چەند هەزار کیلۆمترێکیش بێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.